کە منە و ڕۆژانەی ئەم ڕێگایە ڕووداوێکی هاتوچۆ بەخۆیەوە نەبینێ. ڕێگای گشتی هامڵتۆنە، ئەو ڕێگایی بەهۆی زۆری ڕووداوی هاتوچۆ لەسەری بە ڕێگای مەرگ ناو دەبرێت. لە عاجۆمەران ڕاهەتا سپیلێک ڕێگایەکی ترسناک کە ناسراوە بە ڕێگای مەرگ کە تەنیشتی ڕووبارە چەندین حادیسەی لێ دەکرێت ڕۆژانە داوا لە حکوومەتەکەین کە بربەسەکان دابنێ لەسەر ڕووبار لە بینی ڕووبار و جادەکە و هەروەها جادەکە بەرفراوان بکە ئەو پارەی کە ڕۆژانە و ماگانە لە سنووری عاجۆمەران کە لە بازرگانی بەدەستدێ لە باتی بگەڕێتەوە هەولێر پێویستە بەشە چیلۆ باڵەکایەتی تەرخان بکرێت بلۆ ئەوەی خزمەتگوزاری ڕێگاوبانەکان و بربەسەکانی پێدابین بکە. تەسکی و یەکساییدی ڕێگاکە گرفتێکی دیکەی شوفێران و هاتوچۆکارانی نێوان هەرێمی کوردستان و ئێرانە کە تاکە ڕێگەیە پارێزگاری ئورمیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەولێری پایتەخت دەبەستێتەوە. ڕێلانەی حاجۆمەران هەموو لەسەر ئەو ڕێگایە ئی هەولێرەشە لەسەرە ڕێگایەکە تۆزێک تەسکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانکەین ئەو ڕێگای تۆزێ بەرینکە و خۆشکە بۆ ئەو خەلکەی بۆ ئەو ملەتەی تەمەشاکە ڕێگایەکەمان زۆر دەستکە ئەو ڕۆکە و حادیسەیە لەو ڕێگای ڕووی داواش خۆش بەختانە ئەو برادرە لە ئەو گوندەی بۆ ئاوێداهاتێت تا ئێرە ئەلێرە خۆش بەختانە کوڕەکە خۆی لە قوتاری بووە و سارەکەشی عەدم وتە نەما لە حاجۆمەران ئەو ڕێگای هەتا ئەگەتە سپیلێک یەک سایدە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەو ڕێگای بکرێت بە جۆ ساید حتا ئۆمەران لە سپیلچی بۆ حاجۆمەران خەلکێکی زۆر لەو ڕێگایە زەرمەندێکی زۆری دیدووە هەتا ئێستا. 100 ساڵە ئەم ڕێگایە لەلایەن ئەندازیاری بەریتانی هامڵتۆن دروستکراوە و لەو کاتەوە تا ئێستا بە یەکساییدی ماوەتەوە. لەگەڵ ئەوەدا چەندین جار پارە بۆ بەجووت سایدکردن و فراوانکردنی ڕێگاکە تەرخان کراوە. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.